بە هیوای کاتەکی خۆش خوێندکاری ژیر لەگەڵ وانەی بیرکاری پۆلی شەشەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرجی دووەم لاپەڕە 143. لەو لاپەڕەیە گەیشتمە پێداچوونەوە و ئامادەبوون پرسیاری سی. بڕێکی جەبری بنووسە 3 زیاتر لە 2 ئەوەندەی بنوێنێ وەکو چۆن نووسرایە ئەمنیش ئەوها دەینووسم لە نووسین دەیکەمە بیرکاری 3 دەنووسم 3 زیاتر واتە کۆ 2 ئەوەندە واتە 2 جاران س واتە پیتی س تەواو نووسیم 3 کۆ 2 س ئەوە بڕە جەبریەکە تەواو بوو. پرسیاری 31 ئەو 3 کەرتەی کۆ بکەمەوە 1 بەسەر 3 کۆ 1 دابەش 5 کۆ 3 دابەش 10 تەماشای کەرتەکان دەکەم ژێرەکەیان جیاوازە دەبی ژێرەکانیان ڕێک بخەم. لێرە کەرتەکانم نووسیتەوە ڕێکخستنی ژێرە 3 ژێرە واتە ئەوەی لە خوارەیە ئەو ژمارەی لە خوارەیە نەک ئەو ژمارەی لە سەرەوەیە خوارەوە و سەرەوە هەتا ژێرەکانیان ڕێک بخەم 3 و 5 و 10 پێویستە چ ببینمەوە بچووکترین چەند جارەی هاوبەش کو دەبیندرێتەوە هەر 3 ژمارەکان دەنووسمەوە 3 5 10 3 5 ئەوجا 10 دەنووسمەوە پاشان هێڵەکی لە لای چەپ ڕادەکێشم ئەوجا ئەو ژمارانەی هەیتم دابەشی کۆڵکەکان دەکەم هەمیشە لە کۆڵکەی 2 دەست پێ دەکەم ئەگەر توانیم دابەشکەم ئەگەر نا 3 ئەگەر 3ش نەبوو 5 ئەگەر نا 7 هەر ئەو کۆڵکانە هەیە لێرە ئەمن بە 2 دەست پێ دەکەم بزانم 2 دەبی یان نابی دابەش دەنووسم 2 لێرە یەکەم ژمارە 10 دابەش 2 دەبی دەکا 5 چونکە ناتوانم دابەشی کەم بەسەر 2 بە بێمانەوە واتە 5ەکەی دیسان وەکو خۆی دەینووسمەوە لێرە 3ش هەروە چونکە ناتوانم ئەویش دەنووسمەوە. ئێستا 5 هەڵدەبژێرم 5 دەتوانم دابەشی 5 کەم دەکاتە 1 5ەکەیش دابەشی 5 دەکەم ئەویش دەکاتە 1 بەڵام 3ەکەی ناتوانم دابەشی 5 کەم کەواتە وەکو خۆی دەینووسمەوە هەر دەینووسمەوە. ئێستا چ ماوە تەنیا 3 ماوە دابەشی 3 دەکەم تەنیا 3 مایتەوە ئەو یەکانە دەستکاری ناکەم چونکە تازە بووینە 1 زۆر باشە ئەمنیش دەمەوێت ژمارەکان هەموو ببنە 1 ئێستا 3ەکەش 3 دابەش 3 دەکا 1 تەماشاکەم هەر 3 چیان بوون بە 1 زۆر باشە تەواو بووم لە شیکارەکەم. ئێستا تەماشای لای چەپم دەکەم ئەو 3 ژمارەی بەدەستم هات جارانی یەکدیان دەکەم لێکدان 2 جاران 5 10 10 جاران 3ش دەکاتە 30 واتە بچووکترین چەند جارەی هاوبەش لۆ ئەو 3 ژمارەیە دەکاتە 30 واتە ئەمن دەبی لە جیاتی 3 ئەو 3 بکەمە 30 ئەو 5 بکەمە 30 ئەو 10ش بکەمە 30 کو ئەو 3 کو دەبیتە 30 بێگومان ئەگەر ئەمن جارانی دەم کرد دەبیتە 30 سەرێ و خوارێ ناتوانم تەنیا خوارێ هەردووچی ئەو 5 کو بکەمە 30 ئەویش جارانی 6 دەکەم دەبیتە 30 ئەدی ئەو 10 کو بکەمە 30
ئەویش جارانی سێی دەکەم سەرێ و خوارێ. ئێستا لێکدانەکەی ئەنجام دەدەم. یەک جاران دا بەش سی کەواتە بووە دا بەش سی. کەرتەکەی دی بووە چ؟ بووە 6 دا بەش سی. ئەدی کەرتەکەی دی ئەوش بووە 9 دا بەش سی. هەمویان سی. ئێستا کە هەمویان سینە یەک سی بەسە بنووسمەوە لە خوارێ، سەرەکانیان کۆ دەکەمەوە. دا کۆ 6 16 16ش کۆ 9 25. 25 دا بەش سی. ئەو کەرتەی دەتوانم ئەوها بنووسم 25 دەکاتە 5 جاران 5. سیش دەکاتە 5 جاران 6. ئەو 5 و ئەو 5 دا بەش 5 دەکا 1 واتە تەنیا ماوە 5 دا بەش 6. ئەو کەرتەم بەدەست هات کە کەرتەکانی خۆم کۆ کردەوە. پرسیاری 32 ئەو جارەی 3 بەسەر 4 کۆ 1 بەسەر 2 کۆ 0 و فاریزە و 75 لە 100. ژمارەکان تێکەڵن یان دەبی هەمویان بکەمە ژمارەی دەی یان هەمویان دەبی بکەمە ژمارەی بکەمە کەرت هەتا بتوانم کۆیان بکەمەوە. ئەمن وا بزانم ئاسانترە بیان کەمە ژمارەی دەی. 3 بەسەر 4 واتە 3 چارەک دەکاتە 0 و 75 لە 100. وا بزانم دەبی بزانین کە کەرتەکان کو دەبنە ژمارەی دەی. 1 بەسەر 2 واتە نیو دەبیتە 0 و 5 یان 0 و 50. 0 و 75ش هەر بەخۆی 0 و 75 بوو کەواتە ئێستا هەر سێکیان بوونە ژمارەی دەی. ئێستا کۆیان دەکەمەوە. کۆکردنەوەی ژمارەی دەی یان یەک لە ژێر یەک دەیان نووسم یان خانە بە خانە کۆیان دەکەمەوە. هەمیشە لە دەستی ڕاست 0 کۆ دەکەمەوە لەگەڵ ببورن 5 کۆ دەکەمەوە لەگەڵ ئەو 0 دەکاتە 5 کۆی دەکەمەوە لەگەڵ ئەو 5 دەکاتە 10 دەنووسم 0 یەکیش لێرە. ئەوجا هەفتەکەی دەینم کۆی دەکەمەوە لەگەڵ 5 دەکاتە 12 لەگەڵ ئەو یەکەی هەمبوو دەکاتە 13 لەگەڵ ئەو هەفتەش دەکاتە 20 واتە دیسان 0 دەنووسم 2 لێرە. ئەو جارەی فاریزەکەی دەینمە خوارێ ئەو 0 ئێرە کۆی دەکەمەوە لەگەڵ ئەو 0 ئێرە هەر 0 لەگەڵ ئەو 0 ئێرە هەر 0 لەگەڵ ئەو دوای دەبیتە 2 واتە ئەو سێ کەرتایان ئەو سێ ژمارەی دەیە کە کۆم کردەوە کردیە 2 تەواو. کردیە 2 تەواو. هەندێک کەس ئەو کۆکردنەوەی لە بە وێنە دەکەن. وێنە چی دروست دەکەن کەنە 4 بەش 3 بەش لە 4 بەش وێنەکەی دیکەش هەر 3 بەش لە 4 بەش 0 و 75. وێنەکەی دیکە نیو واتە 2 بەش لە 4 بەش بەشەکان کۆ دەکەمەوە. ئێستا 3 لێرە 2 لێرە دەکا 8 بەش لە 4 بەش ئەوجا 8 دا بەشی 4 دەکەم دەکاتە 2 هەمان ئەنجامە. ئەگەر ئەوەشم نەزانی نەشم زانی کەرتەکان بکەمە ژمارەی دەی ژمارە دەیەکەی دەکەمە کەرت کو ئەوە یەکەم جار هەمبوو 3 بەسەر 4 کۆی دەکەمەوە لەگەڵ نیو ئەوجا کۆی دەکەمەوە لەگەڵ 0 و 75 دەتوانم ئەمن 0 و 75 وەکو 3 بەسەر 4 بینووسم. ئێستا دەبی ژێرەکانیان ڕێک بێخم. ئەگەر ئەو دووەم کردە 4 زۆر باشە هەمویان دەبن بە 4.
ئەو دوای ئەمن ئەگەر جارانی دووی بکەم سەرێ و خوارێ دەبیتە 4 واتە کەرتەکان بوونە چ؟ ئەو کەرتە بووە 2 بەسەر 4 3 بەسەر 4 3 بەسەر 4 کاتە لێرانە دەنووسم 2 بەسەر 4 2 بەسەر 4 ئێستا 1/4 بنووسم بەسە سەرەکانیش کۆ دەکەمەوە 3 لەگەڵ 2 دەکاتە 5 5 لەگەڵ 3 دەکاتە 8 8 دابەشی 4 بکەم دەکاتە 2 هەمان شتە هەر کوو بمەوێ هەر هەمان ئەنجامە بێمە لای پرسیاری 33 ئامادە بوون بە هزر 3 جاران پیتی ن دەکاتە 6 فاریزە 3 لە 10 شیکار بکە هەمیشە شیکاری هاوکێشە ئەوە هاوکێشەیە هەمیشە شیکاری هاوکێشە واتە پیتەکە دەکاتە چ ژمارەیەک ئاسانترین ڕێ هەتا بزانم ئەو نە دەکات چەند ئەو 6 و 3 دابەشی 3 دەکەم کە 6 و 3 دابەشی 3 کرد 6 دابەش 3 2 فاریزەکە دێتە خوارێ 3 دابەش 3 1 واتە پیتی ن یەکسانە بە 2 فاریزە 1 تەواو بووم لەو پرسیارەش دێمە لای شیکاری پرسیارەکان دەروازەیەک لەسەر خوێندنەوە بەکارهێنانی نواندنی ڕوونکردنەوەی هەندێک جار نواندنی ڕوونکردنەوەی یارمەتی دەدات وەک خشتەکان لە شیکاری پرسیارەکان سرود ویستی بانکێشتی هاوڕێکانی بکە بۆ نان خواردن سرود چەند پارەی هەبوو؟ 57,000 دیناری هەبوو پێی بوو نرخی ژەمێک نان خواردن بۆ یەک کەس 11,000 دینار بوو 7,000 دیناریش تێچووی گەیاندنی خواردنەکەیە بە چاوپۆشین لە ژمارەی ژەمە داوا کراوەکان واتە ئەگەر یەک ژەمی داواکەی و ئەگەر 10 ژەمی داواکەی هەر 7,000ەکە تێچووی گەیاندنە سرود دەتوانێت چەند لە هاوڕێکانی بانک هێشت بکە لێرە چیان کردیە لەو کتێبەی بڕێکی جەبری نووسرایتەوە 11,000 جاران س واتە چەند کەس هەر کەسە 11,000 چەند کەس پاشان کۆ 7 چونکە 7 تێچووی گەیاندنە واتە تەنیا یەک کەس بی و 10 کەس بی و 100 کەس بی هەر 7,000 ئەو جاوەکو خشتەک لێرە دروست کرایە ئەگەر یەک کەس بوو پارەکە دەکاتە چەند دەکا 18,000 دوو کەسی بانکێشت بکە دەکاتە 29,000 سێ کەس 40,000 4 کەس 51,000 5 کەس 62,000 چونکە سرود 62,000 نییە تەنیا دەتوانێت 4 کەسی بانکێشت بکە 51,000 تێدەچی هەندێکیشی پارە دەمینێتەوە ئەوە ڕێی کتێبەکەیە پاشان نووسرایە وا دانێ سرود 90,000 هەیە وای دانێ کە یەک ژەم خواردن بە 11,000 نییە بە 3,000 ئایا دەتوانێت چەند کەس بانکێشت بکە ئەگەر هەمان 7,000 تێچووی گەیاندنی خواردنەکە بی لێرە ئەوەی ڕاستی بی ڕوون نەکرایتەوە ئایا تێچووی هەمان تێچووە یان هەمان نییە بەڵام گریمان هەمان پارەیە ئەمن چ دەکەم ئەمن دەتوانم ئەو 90,000 بینم جارێ ئەو 7,000 لێکەم کەمەوە چونکە ئەوە تێچووی گەیاندنە ئەگەرە من 90,000 هینە هەفتم لێکەم کردەوە چەند دەمینێتەوە 83,000 ئەو 83
یەک ژەم خواردن 3000 دینارە بۆ یەک کەس. واتە ئەمن ئەو 83 دەینم دابەشی 3 دەکەم. 83 بزانم چەند کەس دابەشی 3. 8 دابەش 3 دەکاتە 2 جاران 3 6 2 دەمینێتەوە 23 دابەش 3 7 7 جاران 3 21 کەواتە 27 کەسی دەتوانی دابەشکە دەتوانی بانکێشتکە و 2000یشی لۆ دەمینێتەوە. ئەوە بەڕێی خۆم بەبێ دروستکردنی ئەو جۆرە خشتەیە. بەڵام دەتوانم ئەو خشتەیەش دروستکەم لێرە بەو جۆرەی چەند کەس لێرە نووسیتم و بڕی جەبریەکە 3 کۆوە 7 و سەرجەمەکەش چەند پارەیە. ئەم بە 25 دەستم پێ کرد چونکە دەمزانی لە دەوروبەری 25 و 26 و 27 کەسە کە ئەگەر 25 کەس بوو 3 جاران 25 دوایە کۆ 7 کە تێچووی گەیاندنە کردی 82,000 دینار. ئەگەر 26 کەسی بانکێشت بکە کردی 85,000 دینار. ئەگەر 27یش بی دەکاتە 88,000 دینار کە ئەویش 90,000 لەکنە کەواتە وەڵامەکە چیە 27 کەس. وەکو هەز دەکەم ئەو ڕێیە هەندێک دوور و درێژە بەڵام ڕوونترە ئاسانترە تێی بگەین. خوێندکارژیر ئەتوش بە خۆت کامە ڕێی هەڵدەبژێری ڕەنگە ڕێیەکی دیکە هەڵبژێری نەوەچی ئەو ڕێی کتابێک ئەو کتێبەی بینەوە چی ڕێیەکەی من بی ڕێ ڕوون هێڵکاری بی ڕەنگە وێنەبی ڕەنگە باوشەبی هەر کوبی گرنگ ئەوەیە هەر کەسە و ڕێی جیاوازی هەیە لە شیکاری پرسیار و خستنە ڕووی ئەنجامەکان. لێرە هەتمە کۆتایی لاپەڕا 143 دێمە کۆتایی ئەوانەیە هەتەوانەی داهاتوو هەر بژی.